سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری تایبەت بە سەرخستنی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 پێتان دەگەمەوە. ئەمڕۆ لە تەنیشت پەیکەرەکەی مام جەلالین. ئەو دەڕوانێتە کەرکووک و ئێستاش دەیەوێت بڵێت ئاگاتان لە کەرکووک بێ منیش کەرکووچیم. مام هەردەم خۆی بە کەرکووچی دەزانی. بەردەوام دەیوت ئاگاداری چەپکە گوڵەکە بن. بۆیە ئەم ئێوارەیە هاتووین لەگەڵ سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 پارێزگاری کەرکووک بەڕێز ڕێبوارتەها چاوپێکەوتنەکەین. هاتووینەتە ئێرە بۆ ئەوەی حیکایەتی یەکێتی لەم شارە بجێڕینەوە. بەمان بڵین خەمت نەبێت، ئێمە لێرەین. بە هیمەتی یەکێتی و ئیدارەکەی بەڕێز ڕێبوارتەها کاروانی ئاوەدانی بەردەوامە. زۆر بە خێر بیت کاک ڕێبوار. سپاس کاک سعات. خۆشحاڵم لەم بەرنمەیە ئامادە بوویتە. ئێستا ئێمە لە سایە و سێبەری پەیکەرەکەی مام جەلال وەستاوین. بە هەلی دەزانم لێت بپرسم چیت هەیە بە مامی بڵیت؟ هەزاران سڵاو لە ڕوحی، هەزاران سڵاو لە ڕوحی مام و تەنها وەنداڵێم ئەو چۆنەڵێ وەرەسەیەکی جوانی بۆ بەجێهێشتین کە بریتیە لە قیەم و مەبادئ و خزمەتکردن و ناوبانگ و سمعەتێکی جوان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆمەڵانی خەڵک بەگشتی کە دەتوانم بڵێم ئەوەیە کە جوانترین وەرەسەیە کە لە مامەوە بۆ ئێمە ماوەت کە هەمومان دەتوانین شانازی بەو سەرکردەیە بکەین و هەمومان دەتوانین شانازی بە خۆمانەوە بکەین کە خوێندکاری ئەو مەدرسەین کە مەدرسەکەی جەنابی مام جەلالە لە سەر ئاستی عێراق و جیهان ناوبانگ و سمعەتێکی زۆر بەرز زۆر جوانی بەجێهێشتووە لە دوای خۆی. بۆیە تاکید دەکەمەوە کە لەسەر ڕێبازی بەردەوام دەبین و ڕێبازی یان بەرنامەی جەنابی مام جەلال تەنها دوو شەنیە، بریتیە لە کۆمەڵی قیەم و مەبادئ کە بە نەتیجە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکە، دادپەروەریە، یەکسانیە و پێکەوە ژیانە و ئازادیە و لە هەمووی شی گرنگتر وەکو ئاماژەم پێی کرد خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک. بەڵێ پرسیاری زۆر کراوە کە یەکێتی ڕۆڵی هەیە لە ئاشتەوایی. ئێمەش لە تەنیش پەیکەرەکەی مام جەلال وەستاوین دووبارە ئاڵێن بە هەلی ئەزانم بپرسم ڕۆڵی یەکێتی لە کەرکووک چییە بۆ ئاشتەوایی وەکو ئیدارە باسیەکەم ئیدارەی پارێزگا؟ باسی دوور ناکەم، باسی نزیکەکەم، باسی یەک ساڵ حکومڕانی ئێستای کەرکووکەکەم کە دەرکەوت کاتێک کە یەکێتی لەنێو ئیدارە و دەسەڵات و حکومڕانی شارەکەیە کە لە ماوەی یەک ساڵ و یەک مانگ بۆ هەموو لایەنە عێراقیەکان بۆ عێراق بەگشتی بۆ کەرکووک و کەرکووکیەکان بە تایبەتی کە یەکێتی ئەو حیزبەیە کە دەتوانێت سەقامگیری و ئەمنیەت و پێکەوە ژیان بەرقەرارکە لە شاری کەرکووک و ئەوە بە نەتیجەی ئیشکردنمان بە نەتیجەی تەعامولکردنمان لە ماوەی یەک ساڵ و یەک مانگ ئەوەمان سەلماند بۆ زۆر لە کۆمەڵانی خەڵک بۆ هەموو پێکاتەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبە دەتوانێت سەقامگیری و ئەمنیەت و پێکەوە ژیانی کەرکووک بەرقەرار. بەڵێ کاک ڕێبوارە چینە چۆ قەڵەباڵغی زۆرە بینین جادا لە هەموو شوێنە هەڵکەنراوە پرۆژە هەیە پێتان باش بوو ئەم هەموو پرۆژەیە پێکەوە بکەن؟ هێشتا هیچمان نەکردووە. ئەوە دەتوانم بڵێم نسبەتێکی زۆر کەمە لەوەی کە لە مێشکماندایە و لەوەی کە بەرنامەمان بۆی داناوە جێبەجێ بکەین. یعنی معلومە لای خەڵک و کۆمەڵانی خەڵکی کەرکووک ئێمە یەک ساڵ و یەک مانگە ئەم حکومەتامان دەست پێ کرد. لە یەک ساڵ و یەک مانگ تەنها یەک مەزدەر بوو جەمانە بۆەوەیش کە تەنها پترۆدۆلارە. ئەگەر قیاسی بکەین بە حکومەتەکەی پێشووتر 7 ساڵ حکومەتی کەرکووکی لەلا بوو، 7 ساڵ لە 5 مەزدەرەوە پارە و تەخسیسی مالی بۆ هات بۆ پرۆژەکان پترۆدۆلار، تەنمیە ئەقالیم، فقر و ئەمنی غیدایی و مەناتقی محررە ناوچە ڕزگارکراوەکانی شەڕی داعش. کەواتە حکومەتی پێشووتر بۆ ماوەی 7 ساڵ هەموو ساڵێک بڕی نزیکەی 900 بۆ 950 ملیار دینار میزانی بۆ هاتووە. بێن بەراوتی کەن لەسەر دەمی ئەوەی من یەک ساڵ و یەک مانگ
لە یەک ساڵ یەکمانکەش تەنها 3 مانگ لە یەک مەزدەر ئەویش بەس پترۆدۆلارم بواتوە کە دەکاتە 170 بودجەی یەک ساڵی حکوومەتی پێشووتر ئێمە بەر 170 ئەمانەمان کردووە کە ئەمڕۆ کۆمەڵانی خەڵکی بینێت کە ژمارەیەکی یەکجار زۆر لە گەڕەک و کۆڵانەکان کە 4 پرۆژەمان بۆ ناردوون ئاوی خواردنەوە ئاوەڕۆ کارەبا کۆنکریت پاشان مەرحەلەی دووەم پرۆژە استراتیژیەکان کە خۆی لە پرد و ڕێگاوبان و حەدایق و جسر و شەبەکاتی کارەبا و محەتەی کارەبا دوێنێ و پێر ئێمە گەورەترین محەتەی کارەبامان کردەوە لە گورگەچاڵ کە ئیتر کێشەی کارەبای شۆرا و کێشەی کارەبای گورگەچاڵ سێکانیان سەقزلی حەسار لای کیشوان و هەروەها ئەو ڕێگایی کە بەرەو هەولێر دەچێ و معامل و مەسانەعانە هەموو کێشەکانیان حەل بوو کە لە وەرزی زستان بە تایبەتی کارەبای ئەو منتیقانە بە چەندین شەو ئەکوژایەوە بۆیە دەتوانم بڵێم لە مەجای کارەبا لە مەجای ئاو لە مەجای ڕێگاوبان و ئاوەڕۆ و لە مەجای خوێندنگاکان و قوتابخانەکان پرۆژەی باشمان کردووە کە ئێمە 14 خوێندنگا حەجەر ڕەساسمان داناون کە هەمووی لە تەواوبووندا دەبێت لە داهاتوویەکی نزیک و دەبێتە هۆکاری بینایەکی باش بۆ خوێندنی تەلەبەکان بێتە دی. وڵی کاک ڕێبوار حەزم کرد باس لەو پرۆژەیەش بکەیت کەوا ئێستا بە چاوە بینین ئەم جادەی بازنیەی کەرکووکە بە تاوەتی ڕووناک بۆتەوە ئەو پرۆژەیە چۆنی بوو چۆن ئەو بیرۆکەیەتان بوات ڕووناکی بکەنەوە جادەی حولی کەرکووک لەم لاوە بە درێژی 22 کیلۆمەترە لەو لاشۆبەرە و شۆرا و بە درێژی 7 کیلۆمەترە ئەم جادەیە 20 ساڵە 21 ساڵە ئەمانە جادن بە تایبەتی ئەو دیوی کە بەرەو شۆراوە چیت ئەمەی دیکەشیان ئەم جادی تریان لە 2000 تقریبا حەفدەوە ئەم جادەیە دروست کراوە تقریبا 8 ساڵ لەمەوە پێش هەردوو ئەم جادەیە ڕووناکیان نەبوو واتە بە تاریکی شۆفێرەکان ئۆتۆمبیلان لێخوڕی تەبعاً لە ڕووی ئەمنیەوە زۆر خراپ بوو بۆ منتیقەکە واروەها چەندین تاوان و جەریمە ڕوویداوە چەندین ڕووداوی ئۆتۆمبیل ڕوویداوە نەتیجەکەی درێژی جادەکە و تاریکیکی زۆری جادەکە کە هیچ ئینارەیەکی نەبووە یەکێک لە پرۆژەکانمان ڕووناکردنەوەی ئەم دوو جادەیە بوو کە بە درێژی وەکو ئاماژەم پێکرد 22 کیلۆمەتر ئەمدی و 7 کیلۆمەتر ئەمدیویان کە بەرەو شۆراوە چیت و بە خەتی تەواریش کردومانە کاک سعد یعنی ئێمە تەنها ستون و عمودی ڕووناکی و فتینگمانداننەوە ئێمە خەتی تەواریمان ڕاکێشاوە کە ئەمە بودجەیەکی زۆری دەوێت و کارێکی زۆری دەوێت واتە ئەو ئینارە و ڕووناکیانە کارەبای نیشتیمانی هەبێ نەبێت بە خەتە تەوارەکە ئیشەکات ئەمە خۆی ئەهەمێتی ئیشەکان بۆ ڕووناکردنەوەی کەرکووک کە زۆرمان لە شەقامەکان وا لێ کردووە بۆیە ترەوە بۆ خۆی بەردەوام کە دنیا تاریک بە ئیشەکات لەم لاوە لە بازاری حەسیرەکەەوە تا ئەڕۆیتەوە سەر جسر و پاشان ئەڕۆیتەوە بەلای سوق المەرکەزی و پاشان نەچیتەوە بەرەو فلکەی ئەڵماس و مەطعمەکەی سەی کەریم و تا ئاخیری ئەوەشمان هەمووی کردووە بە عینە ڕووناکی خەتی تەواڕی کە ئێستاکە و جادانە هەمووی ڕووناک بوونەتەوە دوکاندارەکان هەتاکو درنگانێکی شەو کافتریا و مەطعمەکان لەو جادەی حەسیرەکە ئێستا زیادی کردووە بە هۆکاری ئەو ڕووناکیە و چەندین پرۆژەی ترشمان ئامادە کردووە لە مەسلەی ڕووناکردنەوە کە زۆرێک لە شەقامەکانی دیکە ئەگرێتەوە هەر ئەوە نییە جادەی شۆرجە هەروەها و جادەی دەروازە کە بەرەو نەخۆشخانی ئازادی ئەچیت ئەمانە هەمووی ئەبن بە خەتی تەواڕی کە لە ئێستا لە ئیشکردنن چەند ڕۆژێکی داهاتوو بە تەواوەتی تەواو بێت گرنگیمان بە ڕووناکی داوە خاڵێکی دیکە حەزەکەم باس لە ئەم جادێ بکەم کە ئەمە جادی دەروازە و مەدخەلی شارە ئێمە لە هۆڵی ڕۆشنبیریەکەوە تاکو سەیتەریبانی مەقان 5 پرۆژەمان هەیە هەمووی پرۆژەی استراتیژین یەکەمیان نوێژەنکردنەوەی جادەی دەروازە و ژێر جادە و بان جادە چونکو ژێر جادە مەبەستم لە هەموو خەت و خطوتی کارەبا و مغەدیەکان بوو کە هەمووی لە نێو جادە قیرەکە بوو هەمووی مانگۆڕی هەمووی کێبڵی تازەمان بۆ دانان و هێنامانە ناو ڕەسیف و هەروەها هەموو لاینی ئاو خواردنەوەکان مانگۆڕی گشتیمان کرد بە دەکتایی بۆ ماوەی 50 ساڵ بەرگە دەگرێت لە ژێر زەوی کە پێشتر تەنها پلاستیکێک دانرا بوو و پاشان دینە ئێرانە باخچەکەی ڕەحمەتی جەنابی مام جەلال و پاشان باخچەیەکی ترمان هەیە کە بە 100 دوێنم و پاشان مەسرحێکی ڕۆمانیمان هەیە و شانۆی سەر شەقام و شانۆی ڕۆمانی پێوترێ بۆ 1000 گەنج کە لە خۆ دەگرێت و پاشی ئەوەش جادەی کەرکووک سلێمانی کە ئێستا لەعان ئیشی لێکەین کە بۆ تەمای دڵخۆشکردنی خەڵک بۆ شوێنەکانی دیکەش پرۆژەی باشمان گەیاندووە من ناموێ هەموو پرۆژەکان ئێستا ئاوا بەرنامەکەی جەنابەت بۆ بکوژم مەبەستم لەمەیە ئێمە خەڵکی شارەکەین و لە ماوەیەکی کورت توانیمان چەندین پرۆژەی استراتیژی بکەین چەندین پرۆژەی باش بۆ نێو گەڕەک و کۆڵانەکان ئاوەدانکەینەوە ڕغم ئەوەی کە ڕوبەڕووی تەحەدیاتی زۆر بووین یەکێک لە تەحەدیاتەکان
هەوڵدان بۆ هەڵوەشانەوەی ئەم حکومەتە، هەوڵدان بۆ لادانی پارێزگار، دادگاییکردن لە دژی پارێزگار. ئەمە چەندین مانگ ئێمە هەر خەریکی ئەمانە بووینە کە چەند پیلانمان هەڵوەشاندێتەوە بەداخۆ قسەیە کە بەداخۆ لە نێو پێکاتەکەی خۆشمان خراپ تەعاملیان لەگەڵمانە کردووە وایە کە پارێزگار لە کەوکەبێکی درەوە بێت. بەس بەداخەوە توانیمان ئێمە خۆمان ڕوبەڕووی هەموو تەحەدیاتانە بین و تەخسیساتی مالیمان نەبوو. بە جەنابی سەرۆکوەزیرانی عێراقم وت لە یەکێک لە دانیشتەکان تم ڕوبعی میزانەی ئیداری پێشووترم بدەرێ بۆ ساڵێک دوای 2 ساڵ کەرکووک ناناسیتەوە. ڕوبعی زۆرم داوا نەکردووە. داهاتوومان باشتر دەبێت، ساڵی 2026مان زۆر باشتر دەبێت، پلانی باشمان داناوە، شارمان پاکەوە کرد لە زبڵ و خاشاک کە شەقام و کۆڵان و شۆنە گشتیەکان و مەدخەل و مەخرەجی شارەکەمان پڕ بوو لە زبڵ بە کیلۆمەتر زبڵت فەرش کرابوو. ئێستا کەتر زبڵ لە کەرکووک بۆ مەترێکش نابینیت. ئەوە تەحەدیەکی زۆر گەورە بوو. ئەوەی کە لە تەحەدیاتانی کە ڕوبەڕوومان بۆ کەرکووکیانە کارمان کرد. وڵاتانی دەوروبەرمان کاتێک کە وڵاتەکەیان لە زبڵ پاکردێتەوە سندوقی نەقدی دەولی و بانکی دووەلی یارمەتی دەریان بوون. ئێمە کەرکووکیانە خۆمان یارمەتی دەری خۆمان بووین و توانیمان بە پلانێکی باش کە ئەو مەلەفە ڕاستەوخۆ بەلای خۆمە بەڕاستەخۆ خۆم سەرپەرشتێکم توانیمان دەستکەوتێکی باش بۆ کۆمەڵانی خەڵک بەدی بێنین ئەمڕۆکە شەقام و کۆڵان و گەڕەکانمان پاکەینەوە. کاک ڕێبوار یعنی پرۆژەکان هەموو بە چاوەڕ ئەبینرێن و دیارە کە ڕۆژانە ئیشەکرێ، بەڵام کاریگەری لەسەر پرۆژەی ماسەر پلانی کەرکووک نییە؟ نا ئێمە لە ماسەر پلانە لامان نەداوە. بەداخۆ ماسەر پلانمان نییە. ئەگەر ماسەر پلانمان هەبێت زیاتر بەرفراوانتر کارەکەین و ئێستا لەگەڵ برای عزیزم سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و لەگەڵ ئەندامانی ئەنجومەن قسەیەکی باشمان کردو پێکەوە کە لە داهاتوویەکی نزیک دەنگ بدرێت لەسەر ماسەر پلانەکە. ئەگەر دەنگ بدرێت لەسەر ماسەر پلانەکە دەستکراوەتر دەبین باشتر ئیشەکانمان بەرەو پێشەچێت. کاک ڕێبوار یعنی حەزم ئەو لێ بووت بپرسم تا چەند لە ئیشوکاری ئیدارەی حکوومەتی مەحەلی ڕازی بەگشتی؟ لێش تاکو ژەی تمۆحی من نییە. تاکو ئێستاکە تەعاملێکی چۆنەڵێ باشم لەگەڵیانە کردووە و هەندێک کاتیش زۆر ماندوو بوومە لە بەرەوەی شەکان ڕاستەوخۆ خۆمەچمە ناویەوە و ئەگەر دیقەت دەی ئەگەر سەری ڤیدیۆی ئەم پرۆژێ بکەیت چەند جار من هاتمێتە سەر ئەم پرۆژەیە چەند جار خۆم تێبینیم کردووە و ئەمە بۆ هەموو پرۆژەکان دەچمە سەر پرۆژەکان کە ڕاستەوخۆ تێبینەکانی خۆم و تەجروبەکانی ئەوەی کە فێری بوومە بەڕاستی و ئەوەی کە بەرچاومی بینێت. بۆیە هێشتاکو بەگشتی داوایری دەوڵەت لە کەرکووک جێی تموحی من نین، دەبێت خۆیان چاککەن وەگەر خۆشیان چاک نەکەن دڵنیا بە لە دوای هەڵبژاردن دەست بە گۆڕینیانەکەم. لیژنەیەکشم دروست کرد لە ڕاوێژکارەکانم پێشماوەیەک ئەو لیژنانم دەستکراوە کردووە بچن و چاوەڕێی راپۆرتەکانیانەکەم. راپۆرتەکانی ئەو لیژنانە تەقیمیان لەسەر ئەدای هەر مدیری دایرەیەک خراپ بێ لە دوای ئەوە منەی گۆڕم. کاک ڕێبوار هەست بەوە ئەکرێت کە لایەنە کوردیەکان حەزبە کوردیەکان زیاتر دژایەتی پارێزگاری کەرکووکەکان وەک پێکاتەکانی تر. من بە ئاماژەم پێی کرد کاک سەعەد، یعنی لایەنێکی کوردی دژایەتی نەکردم بەس بەڵکو کاری کرد بۆ لادانی من، تەوقیع و ئیمزای کرد بۆ لادانی من، مەحکەمەی ئیتیحادی و مەحکەمەی ئیداری لە من گرت، چەندین جار کۆبوونەوەیان کرد لە دەرەوەی کەرکووک و لە شارەکانی تر بەرەو هەرێمی کوردستان و بەغدا بۆ لە ناودانی من و بۆ لادانی من. لی گەڕێنە مۆزوعە باشترە لەبەرەوەی پێی بێتاقەتە بم، بەڕاستی زۆر پێی بێتاقەتە بم کەم بەسەلانە قسەی لەسەرەکەم، چونکو لەو ڕۆژەی من هاتووم ئیشەکەم بۆ کۆمەڵانی خەڵکی کەرکووک. فەرق و جیاوازیم لە نێو پێکاتەکان نەکردووە، فەرق و جیاوازیش ناکەم. ئەوە فەرق و جیاوازی لەگەڵ برایەکی عەرەب و تورکمان و مەسیحی قەت نایکەم و لە نێو کوردیش من فەرق و جیاوازی ناکەم. ئەوەی کە بێتاقەت مەکات پیلانەکانە، یعنی پیلانەکان زۆر ترسناک بوون، زۆر شتی خراپ بوون وەشتی تریش کرا، تەنانەت ئەنواع ئەشکال هەڕەشەی تریش کرا، هەڕەشەی زۆر تون کرا، هەڕەشەی زۆر گەورەتر کرا کە ڕەنگە کەسانێکی تر لە شوێنی من بووایە بە شێوەیەکی تر بیری کردایەتەوە، بەڵام ئێمە یەکێتیانە بیرمان کردەوە و کەرکووکیانە بیرمان کردەوە پێ هەموو شتێک کە پێویستە بەردەوام بین و پێویستە ببینە جێی تموحی کۆمەڵانی خەڵکی کەرکووک. کاک سەعەد خەڵکی کەرکووک زۆر زوڵم و غەدری لێکراوە. مەسەلەکان بەس لە پرۆژە نییە، مەسەلەکان لە شکۆ و ئاسوودەیی کۆمەڵانی خەڵکە، مەسەلەکان لە نادادپەروەری حکومڕانیەکانی پێشووتر بووە،
فەرق و جیاوازی لە نێو گەڕەکان فەرق و جیاوازی لە نێو نەتەوە و پێکاتەکان و شتی خراپ لەم شارە کراوە بەداخەوە لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردوو دەمانەوێت دیوێکی تری حکومڕانی پێشانی کۆمەڵانی خەڵک بدەین دەمانەوێت متمانەیەک دروستکەینەوە لە نێو خەڵک و حکومەت کە من زۆر بەوە خەریکم بەڕاستی و زۆریش هەوڵی ئەوە دەم کە سیقە و متمانە لە نێوان هاوڵاتیان و حکومەت جارێکی دیکە دروستکەینەوە کە ببێتە هۆکاری هەستکردنی هاوڵاتیانی کەرکووک بە هاوڵاتی بوونی خۆیان و مافی هاوڵاتیانی کەرکووک بەرقەرارکەین دابینیکەین. وەڵامت بۆ ئەوە چییە کە ئاڵێن کەرکووک داگیر کراوە؟ واللهی نازانم لە چی داگیر کراوە ئەمڕۆ کە من ڕێبوارتەهام کە پارێزگاری کەرکووکم باو باپیرانم کووردە و هەموو خەڵکیش من ئەناسێت و هەموو کۆمەڵانی خەڵک لە هەموو کەرکووک و دەرەوەی کەرکووک منەناسن لە چی داگیر کراوە ینی تێناگەم ئەبێ پێناسی ئەو داگیرکردنە لەو کەسانە بپرسین هەیە بۆ کەسێک ئەو قسەیاکاتەوە و جەرنەزەری خۆیەتی تەبیعیشە بەلامەوە بە ئەو قسانە بوترێ بەڵام لە سەردەمی ئێمە شکۆ و ئاسوودەیمان بۆ کۆمەڵانی خەڵک گەڕاندەوە لە سەردەمی ئێمە غەدرێک لە هاوڵات یەک نەکراوە لە سەردەمی ئێمە دادپەروەری بۆ پرۆژەکان دادپەروەری بۆ تەعاملکردن لەگەڵ هاوڵاتیان هاتوۆتە دی لانی کەم لە لای ئێمە عەدالەت هەیە ئەگەر تەماشای ئەو بکەی عەدالەت هەیە لەو شۆنانەی کە ئەو نەوعەوتانەی لێبیستم عەدالەتی تێدا پەیڕەو ناکرێت تەماشای فەرق و جیاوازەکان بکەی لە شار و بۆ شارێکی تری هەرێمی کوردستان دەرەکەوێت بەس ئێمە لە کەرکووک عەدالەتمان پەیڕەو کرد بە تەواوەتی و من خۆم زۆر لەو مەسەلەیە بە حەساسی و بە ترسەوە تەعاملەکەم کە دەمەوێت کەسێکی دادپەروەر بم لانی کەم لای ئێمە عەدالەت هەیە. بەڵێ ببوورە کاک ڕێبوار ناوبڕێکی کورد وەرەگرین و دێنەوە بەڕێزان ناوبڕێکی کورد وەرەگرین و دێنەوە لاتان. دووبارە سڵاو بەڕێزان دێمە وڵات کاک ڕێبوار ئەمێ پرسم ینی بێش بەر لە چەند ڕۆژێک جەبهەی تورکمانی بەیاننامەیەکیان هەبوو گوایە پێیان ناخۆشە لە ناوچە تورکماننشینەکان پرۆژە ئەنجام بدەیت ئەو پەیامەی ئەوان تۆ سار دەکاتەوە ڕێگری لە تۆکە؟ نا بەعکسەوە ئەگەر دیقەتت دابێت لە ماوەی ساڵێک یەک مانگ یەکەم جار نییە و حیزبانە بەیاننامە و تەسریحی توند نەدەن و حزبی عەرەبیشە بووە و کوردیشە بۆ قسەی کردو بەڵام ئێمە بەو شێک جواب نادینەوە گرنگی ئەم ئیدارەیە ئەوەیە خۆی مەشغوڵ ناکات بەم مەسەلانەوە هەر کاتێک کە ئەوان نەوعی قسە بکەن ئێمە بیر لەواکەینەوە چۆن سبەینیە پرۆژەیەک بکەین چۆن بچینە ئەو منتیقەیە پرۆژێکیان بۆ تەقدیم بکەین و چۆن ئەعلانی پرۆژەیەکی نوێ بکەین بۆیە ئێمە کە ئەڵین بە مۆدیلێکی نوێ هاتوینە حکومڕانی کەرکووکەین ئەمەیە مۆدیلە نوێیەکە ئەڵین بە لەسەر بنەمای فکرێکی نوێ هاتوین ئەمەیە بنەمای فکری نوێ کە خۆمان مەشغوڵ ناکەین بەم بابەتانەوە ئەگەر ئێمە خەریکی ئەوە بین نەجوابی ئەم حزب و ئەو برادەر و ئەم برادرانە بدەین ئێمە دەستمان بەتاڵ نییە خۆمان بەم شتانەوە هەر خەریک ناکەین و هیوادارم ڕۆژگارێک بێت بیر لە شارەکە و کۆمەڵانی خەڵک بکرێتەوە باشترە لە هەموو شتێک وەڵامی ئەوە بە پرۆژە بێ هەر کاتێک ئەگەر دیقەتت دابێت زۆر قسەکراوە بۆ ڕۆژی دوایی ئێمە ئەعلانی پرۆژەیەکمان کردووە ئەوە وەڵام نەدەینەوە. بەڵێ دەستان خۆش لە زۆربەی لێدوانەکانی کاگاسۆ مامان ینی ئەڵێت ئێمە پارێزگارێکی گەنج یەکێتی پارێزگارێکی گەنجی بۆ کەرکووک داناوە مەبەستەکەی لە چییە یاخود پارێزگار ڕێبوارتەها بۆ گەنجان چی کردووە ئەوێت چی بکات؟ دیارە مەبەستی کاگاسۆ لە تەمەنەکەیە ئەمە ڕقەمیەک هەر بووناسە بە کاگاسۆ بە نسبەتی منەوە قەڵغانێکە ینی بۆ بەردەوامبوون و بەردەوامبوونی ئیشوکارەکان لە کەرکووک و هەروەها پشت و پەنایە بۆ بە حەقیقەت لە پاشی خی گەورەمان کە توانین بڵێم بوونی کاگاسۆ زۆر شتی لە ئیشوکارەکانی ئێمە بەهێزتر کرد لە کەرکووکەوە بە تایبەتی هەڵوەشانەوەی ئەو هەموو پیلانە خراپە کە ڕوبەڕووی ئەم پارێزگارە و تیمەکەی بۆتەوە یعنی ئەگەر من بۆ خەڵک حکایەتەکان بژێرمەوە خەڵک زۆر پێی بێت تاقەتە بێت کە چی کراوە بەرامبەر لە کاتی یەک ساڵ و یەک مانگی ڕابردوو بەڵام ئێمە کۆڵمان نەدا و الحەمدلله و کوچم کاگاسۆ ڕۆڵێکی باشیە یعنی کاگاسۆ پشگیری زۆرتانی کردووە سەلام سەرچە بابێن فەرمون وەرن پێناگرن ئەچنە ناو بەرنامەکەوەیەوە وەرە ماشەڵڵا دەبێت ناوتان چییە؟ ناو چییە؟ ئەسینەت باران
ئەسینات سێرم ناوە خۆشانەکەم وەرە حیاتەکەم دەی تۆشە لێت تەمەەن درێژ بن ئینشاڵڵا و تەندروست باش بن کەسێکی باش بن بۆ کەرکووک ئەو دوعای منە باشە قوربان تا بم دەی بەی بای حیات بەعافیس دەی پاڵەوە دای دەستان خۆش بێت زۆر بەخێر بن کاک ڕێبوار ئەپرسم یعنی ئێوە هەوڵتان داوە بۆ منداڵانیش کار بکەن بۆ باخچە و قوتابخانەکان چیتان کردووە لە ئیدارەی ڕێبوارتەهەیە چی کراوە بۆ منداڵان ئێمە حەجەر ئەساسی 14 خوێندنگاماندانەوە و یەکێک لەو پرۆژانەی کاتوانم شانازی پێ بکەین سیستمی خوێندنی نێودەوڵەتیمان هێنایە نێو خوێندنگاکان بە تایبەتی بۆ سەرەتایی لە یەکی سەرەتاییەوە ئێستا تاکو 5 سەرەتایی بە سیستمێکی نێودەوڵەتی بەڕیتانی دەخوێنن کە ساڵ پار 1950 تەلەبە ئیسفادەی کرد ئەم ساڵ نزیکەی بۆتە 2500 تەلەبە ئیسفادەی کردووە کولی خوێندکارێک ئێمە ساڵانە بڕی 30 وەرەقە بابلین 3000 دلار واتە 30 وەرەقی لێ سەرفەکەین لە پارەی دلار بەبێ ئەوەی هیچ دینارێک لە کەسوکارەکانیان وەرگرین طبعاً ئەم خوێندنگانە ئەو خوێندنگانن کە لە هەموو گەڕەکەکانی کەرکووکە هەن کە زیاتر بابلین منداڵی کەرکووک و ئەو خێزانانی کە مامناوەندن و خێزانێکن کە بژێوی ژیانیان چۆنەڵێت بە کەسابەت زیاتر پەیداکرێت هەموو ئەو منداڵانەمان سوودمەند کردووە لەو سیستمە کە من دڵنیام ئەبنە ئەساسێکی باش بۆ داهاتووی کەرکووک چونکو ساڵی پار دەستمان پێکرد نەجاحەتێنە و ئەم ساڵیش دووبارەمان کردەوە کە ژماری تەلەبەکانمان زیاترەوە یەکێکە لەو پرۆژانی کە زۆر دڵم پێخۆشەوە بە سیستمی نێودەوڵەتی 8 مادەی تر بە زمانی ئینگلیزی و مناڵانەی خوێنن و لە خوێندنە ئەهلیەکان زۆر پێشکەوتوتر بەبێ ئەوەشی یەک دینارێکش تەکە سوکاریان وەربگرێت ئەوە یەکێکە لەو پرۆژانی کە زۆر داعمیەکەم و هیوادارشم کە بتوانین بەردەوام بین بۆ ساڵانی داهاتووش ئەمە بەردەوام بێت چونکە ما بێتە ئەساسێکی باش بۆ داهاتووی کەرکووک زۆر سپاس گلەی ئەوەتان لێکرێت کاک ڕێبوار کە شوێوای کەرکووک پاک نییە ڕێژەی سەوزایی کەمە ئێوە پرۆژەتان چی بووە لە ماوەی ئەم 1 ساڵ و چەند مانگەیە بۆ سەوزایی قەدرێ زۆر لە کەرکووک کراوە طبعاً حکوومەتەکانی لەگە لە دوای یەک لە دوای پرۆسی ئازادی واروەها کۆمپانیای غاز و کۆمپانیای نەوتی باکوور کە دەتوانم هۆکارێکی زۆرن بۆ پیسکردنی ژینگەی کەرکووک ئێمە بەرنامەی باشمان بۆ مەدانە کاک سەعات دەستمان بە غاباتی کەرکووک کرد لە سەردەمی ئێمە غاباتی کەرکووکمان دروست کرد کە 10,000 دارمان لێ زەرع کردووە و بەردەوامە بین لە زەرعکردنی دار بۆ نزیکەی 6,000 مەتر 6,200 زەوی ئەو غاباتە دەبێت لای سەدی خاسە و هەروەها چەندین باخچەمان دروست کردووە باخچەکان دیارن لەسەر ڕێی هەولێر و لەسەر ڕێی سلێمانی و قەراغی خاسە بە کۆرنیشا کە دەڕۆیت و چەندین هەموو جەزرە وەسەتەکان و جادە حەولەکان هەمووی دەستمان بە زەرعکردنی دار کردووە ئێستا لە ئەطرافی شار کە داخلە بیت لە قەراخانەوە دەستمان بە زەرعاتی دار کردووە هەر لەم منتیقەیە ئێمە جگە لە ئەم باخچەی مام کە نزیکەی 22 دوێنمە باخچەیەکی ترمان دەبێ بە 100 دوێنم زەوی کە هەمووی سەوزایی و دار دەبێت و هەموو لوب و شۆنەکانی ئەطرافی هەموو پردەکان و جسرەکان هەمووی دەستمان کرد بە زەرعاتی دار بە هەزاران دارمان زەرع کردووە و هەر پرۆژەیەکمان دابێت هەر کۆمپانیایەک دەبێت 1000 دارمان بۆ زەرع بکات یعنی ئەوەیەکە کە لە مەرجەکانی ئەو عەقدانەیە کە لە سەردەمی ئێمە کراوە وەتە مەرج کە ئەو بەڵندەرە دەبێت 1000 دارمان بۆ زەرعکە لە دوای ئەوەی کە ئێمە پرۆژەیەکی بۆی حالاکەین ئەمانە وای لێکات دوای چەند ساڵێک سەوزی و دارەکانی کەرکووک دەرەکەوێت یەکێک خاڵێک لەوە گرنگتر گرنگیدان و ئیدامەدانی بەو دارانە کە زۆر گرنگە کە زۆر جار دار زەرعکراوە بەڵام دوای ساڵێک دوای چەند مانگێک دارەکان هەمووی ئەسەریان نەمەوە ئێمە کۆمپانیایەکی تایبەتمان هێناوە ئێستا و کۆمپانیای ئیشی احتیمام و گرنگیدانە بە دارەکان کە دەبێت بە خەویان بکات بە خەویان بکە بە هەموو شێوەیەک تاکو ئەو دارە لە خەم دەرەچێت و بە تەواوەتی سەوزە بێت کاک ڕێبوار هەندێک گەڕەک هەن تا ئێستا پرۆژیان پێ نەگەیشتووە بۆ نمونە بارودخانە ڕەنگە بڵێم پەنجەعەلی سۆنەگۆلی هەنێ شوێن هەیە نەگەیشتووە هۆکارەکەی چییە؟ ئەو ئامارەی کە لە ژێردەستی منە بوو لە سەرەتای دەست بەکاربوونم تووشی شۆکی کردم کە چەند گەڕک بە سەدان کۆڵان بە سەدان کۆڵان ئاوی خواردنەوەی نەبووە کۆنکریتی نەبووە شەبەکەی کارەبای نەبووە ئاوەڕۆی نەبووە
ئێمە تقریبان لە ماوەی 8 مانگ کە دەستمان بۆ کارانە کرد 8 مانگ لە 8 مانگە توانیمان سەتا زیاتر ئێستا گەیشتێتە 185 ئەو گەڕەکانمان ئێمە تەواو کردووە یعنی لە ماوەی 8 مانگ ئەو هەموو کارەمان کردووە کارێکی کەم نییە ئەوەش لە نەتیجەی بە دوو شەفت کارمان کردووە بە شەوان زۆربەی پرۆژەکانمان بە شەو بووە بە ڕۆژ بووە ئەو نەبووە بەس بە ڕۆژ کار کرێت کۆمەڵانی خەڵکی کەرکووک و شایەریادن ئەتوانم بڵێم نسبەتێکی کەممان ماوە و نزیکەی 1,400,000 متر مربع بەس لەناو شار کۆنکریتی کۆڵانەکانمان کردووە کە ئەمە ڕقەمێکی زۆر گەورەیە و ئەو هەموو سەدان کۆڵانە کە ئەو پرۆژانەیان بۆ ڕۆژتۆ کارێکی کەم نەبوو بەڕاستی بەس ماوێتی و لە بیرمان نەچێت تەنها گەڕەکانی ناو کەرکووک نییە دەرەوەی کەرکووکشمان هەیە قەزا و ناحیەکانمان هەیە گوندەکانمان هەیە ئەلعان لە گوندەکان ئیشەکرێت لە ناحیشوان لە چەندین گوند ئیشەکرێت لە دەوروبەری داقوق لە ئاوایی مەنسوور ئاوایی دارە لە یەنگیجا لە ڕزگاری ئێستا ئیشەکرێت لە تۆبزاوە ئیشەکرێت لە تەرجیل لە سنووری لەیلان لە ترکەشکان لە سنووری لەیلان لە حەفتا چەشمە لەم چەند ڕۆژە ئیشەکرێت لە حەمک لەم چەند ڕۆژە ئیشەکرێت ئەمانە هەمووی گوندەکانی دەرەوەی کەرکووکن لە سنووری جادەی شوان قەرەنجیر ئیشەکرێت جادەی قادرکەرەم کەرکووک قادرکەرەممان هەمووی تەواو کرد ئەمانە هەمووی پرۆژەی گەورە بوون یعنی ئێمە پرۆژەکانمان بەس ناو شار نییە ئمە چوینێتە دەرەوەی شاریش ئەو گوندانەی کە 22 ساڵ 23 ساڵە پرۆسی ئازادی بووە خزمەتگوزاری بۆ نەڕۆشتووە ئێستا لە سەردەمی ئێمە خزمەتگوزاری بۆوانیش ڕۆشتووە بۆیە ئیشەکان هەر ئەوەن دەفرێیاکەوێت بەس لەگەڵ ئەوەشە 185 ئەو کۆڵانانەمان تەواو کرد 115مان ماوە نسبەتێکی زۆر کەممان ماوە ینی بە حەقیقەت ئەو نسبەتە زۆرە نەماوە لە ناو ساڵی 2026 و لە دوسێ مانگی یەکەمی ساڵی 2026 کۆتایی بەوە نەشێنی ینی پرۆژەتان هەیە لە دەرەوەی ناوچە کوردیەکان و ناوشار بەڵێ لە هەموو شوێنێکەمان هەیە ئمە لە حەویجەش پرۆژەمان هەیە لە ڕاست پرۆژەمان هەیە لە زاب پرۆژەمان هەیە لەم ڕۆژانە ڕۆشتم لە دووبز پرۆژەمان هەیە و لەو کۆڵانەکانی وێ دەست پێکەن ینی پرۆژەمان لە هەموو شوێنەکان هەیە ینی من ناتوانم ئێستا هەموو شتەکان بژم بەس شوێنێک نەماوە لە کەرکووک ئێمە پرۆژەمان لی نەبێت ئەوەشی کەماوەتەوە لە بەرنامە و جەدۆلەکەیە ینی پرۆژیان پێگا بەبێ ئەوی خۆیانمان دوکەن کاک ڕێبوار شوێرا و ناوچەیەکی گەورەیە ئەکیت بینیوتە بەڵام یەک دەواازێ هەیە بۆ چوونە ژوورەوە ڕێگەیەکە ستیەکانە بەستێتەوە بە سۆنەگۆلی و دواتر بە شوێرا ئەوە دەواازەیەکی چاکە و خەوە لە مستەقبەل لەگەڵ مافیەکانی زەوی عقل نەبن چونکو ئەو ڕێگایە بگرن ئەوە من سزایەکی توندیانە دەمەوە بێتە یەکێک لەو شوێنانەی کە ئەو ڕێگایی لێ دروستەکەین لە مستەقبل بۆیە با کۆمەڵانی خەڵک جویان لێم بێت زەوی لەو شوێنانە ئاگدار بن خۆتانی لێ نزیک مەکەنەوە بە قسەیەندی خەڵکی نەفس نزم نەکەن چونکو نەتیجەکەی نەمانێتی ئەوە دەکرێتە جادە لەو منتقەیە و نابێت لەو منتقەی شێوەیەک ڕێگا بدرێت بە هەر شێوەیە بێت ئەم مافیانەی زەوی بەردەوام من هەرچەندێ من بەرنامی باشم بۆ مافیەکاندانەوە هەنێکیانم سزا داوە هەنێکشان ماون شڵە سزایەکی باشانەدەم باش کاک ڕێبوار ئەمێ بپرسم جەنابەت پەرلەمانتار بوویتە ئێستاش پارێزگاری کەرکووکی هێزی کورد لە بەغدا گرنگترە یان لە کەرکووک هەردووکی تەواوکەری یەکە زۆر گرنگە تۆ لە بەغدا هێزێکی بەقوتت هەبێت ئەو هێزە بەقۆتا بێتە هۆکاری ئەوەی کە تۆ لە کەرکووکش بە هێز بیت و بەتوانابیت زۆر گرنگە نوێنەرایەتی تۆ لە نێو پەرلەمانی عێراق بەهێز بێت عدەدی کورسەکان زۆر بێت چونکو بە نەتیجە قووەت و هێزەدا بە حکوومەتەکەی کەرکووک و قووەت و هێزەدا بە ئێمە لە کەرکووک بۆیە من داوایەکم هەیە لە کۆمەڵانی خەڵک لە پێنا و پاراستن و مانەوە و بە قووەتکردنی حکوومەتی ئێستای کەرکووک یان حکوومەتی خۆجایی کەرکووک و پشتیوانیکردن لەم برایی خۆیان پێویستە هەمویان بچنە سەر سنووقی دەنگدان برایانە کەرکووکیانە بچن دەنگ بدەن بە لیستەکەی ژمارە 222 و من خۆشم کە یەکێکم لە کاندیدەکانی ئەو لیستە و سەرۆکایەتی و لیستاکەم یەک ئامانجمان هەیە ئەمانوێ زۆرترین دەنگەکانی کەرکووک بێنین بۆیە ئەو دەنگانە ببێتە هێزێک بۆ پارێزگار لە پاشە ڕۆژ و زیاتر دەنگ و ڕەنگی من بەقوتر بکات لە بەغدا کە بتوانم باشتر خزمەتی کۆمەڵانی خەڵکەم چونکو وەکو ئاماژەم پێی کرد ئیشی ئێمە تازە دەسی پێ کردووە ئیشەکانمان ئێستا دەسی پێ کردووە هێشتاکو ئێمە لە مەرحەلەی یەکەمی ئیشکردنی پێویستە بەردەوام بین و بەردەوامبوونشمان بە دەنگی خەڵکە بێت و بەردەوامبوونشمان بە قووەتەوە دیسانەوە بە دەنگی خەڵکە بێت بەڵێ کاک ڕێبوار حەزەکات لە کەرکووک بمێنێتەوە یان دیسان بچێتەوە بەغدا کەرکووک وەک دوو بالضبط باشە ئەم جارە ینی هێزی توین لە بەغدا ئەوە شعاری یەکێتی بوو
یەکێتی توانی چی بکە لە بەغداوە بۆ خەڵکی کوردستان؟ یەکێتی لە ئێستادا بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ و بە یەک قیادە بە یەک ڕۆیا بە یەک وتار زۆر شتەی توانی بکات. هەموو دنیا دژمان بوو، هەموو دنیا دەیانوت ناکرێت گۆڕینی ئیداری نوێی ئیدارە لە کەرکووک، بەڵام ئیدارێکی نوێ یەکێتی دروست کرد لە کەرکووک لەگەڵ باقی خوشک و براکانی دیکەمان لە پێکاتی تورکمانی و عەرەبی و مەسیحیەکان کە ئیدارەیەکە ئەمڕۆکە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکە بەبێ فەرق و جیاوازی، ئیدارەیەکە کە ئەمڕۆکە شکۆ و ئاسوودەیی بۆ کۆمەڵانی خەڵک گەڕاندەوە پێکەوە ژیان ئامانجی سەرەکی ئەم ئیدارەیە ئەمەمان لەبیر نەچێت. بۆیە ئەمە یەکێکە لە ئەو کارانی کە یەکێتی بەڵێنیدا پێش 2 ساڵ لەمەوبەر جێبەجێی کرد و ئێستاکەش جارێکی دیکاڵێمەوە یەکێتی بەهێزترکەن بە قۆتریکەن زۆر لە شتەکانی دیکەمان باشتر ئەبێت و لەو هەموو ئەوەی کە پێویستە بیکەین باشتر جێبەجێی دەکەین. چەند یەکێتی بەقوت بێ ئەوەندە خەڵکی کەرکووک لە شارەکەی خۆی بە هەموو پێکاتەکانیان و من دڵنیایانەکەم و ئاسوودەتر دەبن. پرسیاری ئەوەش زۆرەکرێت بۆ تەنها یەکێتی خۆی بە خاوەنی کەرکووک ئەزانێ. یەکێتی و کەرکووک دوانەیەکی لە یەکجا نەکراون و بەشێکی زۆر شێواگەڕێتەوە بۆ ئەو سەرکردە بەرزە سەرۆک مام جەلال کە خۆشەویستی ئەمەی کەرکووکیەکان بۆ کارێزما و شخصێتی جەنابی مام جەلال بووە کە بۆ یەکێتی هەمان بووە. کارێزما و شخصێتی مام جەلال زۆری مانی کرد بە یەکێتی هەل لە نییە و ماڵەکانی خۆمانەوە بووین بە یەکێتی لە کارێزما و شخصێتی جەنابی مام جەلال بووە. بۆیە تازە ئێمەی کەرکووکی چۆن ئەڵێت بوونمان و خۆشەویستیمان بۆ یەکێتی گەڕێتەوە بۆ ئەو سەرکردە مەزنە و لەگەڵەوەشە گەڕێتەوە بۆ ئەوی کە یەکێتی بە حەقیقەت لە خەمی هاوڵاتیانە لە کەرکووک، لە خەمی شارەکەی، لە خەمی ئەمنیەتێتی، لە خەمی پێکەوە ژیانێتی، لە خەمی چۆن ئەڵێت ئازادی و خزمەت گوزاری و خەدەماتی کەرکووکایە. بۆیە بە نەتیجە خەڵکیش یەکێتی دەوێت لە شارەکەیە. وەڵا پرسیارم حەزەکەم ئەوە بێت کە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا تا ڕادەیەک پچڕا بوو، یعنی ئەو پردە نەما بوو. ئێستا بە هەوڵی یەکێتی دروست بۆتەوە، پەیوەندیەکان بەرەو چۆڕۆن ئێستا. سەرۆک بافڵ یەکێکە لەو کارێزمە و شخصیاتانەی کە لەسەر ئاستی عێراق ئێستاکە گوێی لێ ڕادەژیرێت وەلایەنە سیاسی و عێراقیەکان بە شیعە و بە سوننە و بە هەموو لایەکەوە جۆ لە سەرۆک بافڵ ڕاگرن. بۆیە دەتوانم بڵێم ڕۆڵی بەرچاوی سەرۆک بافڵ بە تایبەتتر لە سەردەمی گفتوگۆ لەسەر مەسەلەی موچە و مەعاشی ئەم ماوانەی ئەخیر توانیمان کە سەرۆک بافڵ خۆی توانی ببێتە هۆکارێک بۆ ئەوەی پردێکی نوێ لە نێوان ئەم دوو حکومەتە دروستکرێتەوە. چەندێکیش عیلاقات لە نێوان هەردوو حکومەتەکە باش بێ بە نەتیجە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان باشترە. بۆ ئێمە لەگەڵ ئەوەین وەکو یەکێتی کە پەیوەندیەکی باش لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵە بەردەوام هەبێت. یعنی بەرەو باش بوونە ڕوات، ینی لە دوای هەڵبژاردنەوە ئومێدەوارم لەگەڵ کابینەی نوێ و لە دوای هەڵبژاردننی ئەم پەرلەمانە تازەیە و حکوومەتی نوێ بە سیاسەتێکی جیاواز و بە پەیوەندێکی جیاواز لەگەڵ هەردوو حکوومەتەکە لەگەڵ یەکتری تەعامل بکەن. بەڕێز ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان. زۆر مەمنونم. زۆر سپاس کاک ڕێبوار. بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی حەڵقەی ئەمڕۆژمان. سوپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون. خواتان لەگەڵ.